دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان هاوشێوەی جەنجاڵەکانی نێو ئەم بازارەیە و کەس بە کەس نێو هەرایە. کاسبکاران هەریەکەو بە جۆرێک بانگی موشتری دەکەن، بەڵام نەگەشتونەتە ئاستی هێرشکردنە سەر یەک وەک سەرکردە سیاسیەکان. ئەم کاسبکارە 32 ساڵە تەزبیح فرۆشە. وەک زۆرینەی هاوڵاتیانی دیکە باس لەوە دەکات لایەنە سیاسیەکان لە میدیاکانەوە ڕۆڵێکی خراپ دەگێڕن، ئەوەش کاریگەری هەبووە لەسەر کار و کەسابەتی خەڵکی. لە 91ەوە چەندجار ئەمە هەڵبژاردنمان کردی، هەر کەسە هەر حزب و ئازادە بۆ خۆی ڕێکلام دەکات، کەس لە ڕێکلامکردنیش مەحتی بەرامبەرەکەی ناکات، تەبعاً هەر زەمی دەکات. وەڵڵاهی ئەمن وەکو خۆم داوا دەکەم هەموو یەکگر بن، وەکو گەلانی جیهان هەموو یەکگرن، فارس، تورک، عەرەب، کەس پشتی یەک بەرنادا. باشە بوو ئەمە پشتی یەک بەردێن، لە پێناوی چ یەکتر ناشیرن بکەین. لەگەڵ نزیک بوونەوە لە بانگەشەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، لایەنە سیاسیەکان لە میدیاکانەوە هێرشی توندیان بۆ سەر یەک دەست پێ کردووە. بە گوتەی هاوڵاتیان نەک تەنها کار و کەسابەت، بەڵکو کاریگەری نەرێنی لەسەر دەرونی خەڵکیش دروست کردووە. ئیژوهان ئەمە لە ئەومان نەکردووە ئەو هابیت، ئەمە دەمانوێت برایەتی و ئاشتی هەبێتن. ئێستا نەئاشتی و نەبرایەتیە، وانە ئەو خەرکە مەغدورە، بەڕاستی پێمە هیچی لۆ نەکرایە. ئەمە عەزمانێت تەواو تفاق بن، بچن هەر بژاردن بکەن بەبی فەرقە تو ئەمە خۆشوێ بدە، من ئەمنەتم خۆشوێ دەدەمە، تو ئەوە نەبێتن. ئەو شتانەوەی دەوڵەتە ئاو ڕوپێکان لەوان حیزبایەتی نییە، دەزانیت چ هەیە؟ ئیشکردن بە بەرنامە ئیشکردنە. بڵێم ئێرحاب نفسیشی زۆر ئەوەیە، هیوادارم ئینشەڵڵا ئەوە نەمینێ. بەڕاستی خۆش نییە، بڕۆ هەتا تەئسیل لە منداڵی ساوا شکاتین، یعنی کە دێتە دەرێ بە شێواز بە نەحۆشی دیە و یان نازانی زەینی لەسەر مەکتەب بی، نازانی لەسەر ماڵمدان، لەسەر داک و باوچیان ئەبینی سۆشیال میدیا هەمووی هەڵڵایە و هەمووی ئەوەیە. هیوادارم ئەو شتانە نەمینی ئینشەڵڵا ببیتە پندێش یعنی نمونەی. چاودێران و کۆمەڵناسان نیگەران لەو دۆخەی کە میدیای حزبەکان خوڵقاندویانە لە هەرێمی کوردستان. بۆ پێی دەرونی هاوڵاتیانیان ماندوو کردووە گەرواش بڕوات کاریگەری لەسەر بەشداری دەنگ دەردەبێت لەو هەڵبژاردنەی کە بڕیارە لە مانگی دەی ئەمساڵ بەڕێوە بچێت. ئەوەی ئێستا ڕوودەدا بە هەموو جۆرێ زیانی یەکەمی بۆ سەقامگیری کۆمەڵایەتی سیاسی و ئابووری هەیە و بەردەوام دەبێ و دڵنیام زیانی گەورە بەرحزبەکان خۆیان دەدا، برسەرکردەکان خۆیان دەکەوێت و لە هەمووی گرنگتر بەر ئەو کیانە دەکەوێت کە ئێستا زیاتر و زیاتر بەرەو لاوازی دەبرێت. هاوڵاتیان لەگەڵ ئەوەن حزبەکان بانگەشە بۆ خۆیان بکەن، بەڵام نەک بەم شێوازەی کە لە میدیاکانەوە هێرش دەکەنە سەر یەکتر. بەدەر ڕەو دۆخە میدیایی کە لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت کە کاریگەری نەرێنی لەسەر دەرونی تاک بە تاکی هاوڵاتیان دروست کردووە، هاوڵاتیان باستەوە دەکەن بەشێک لە سەرکردە سیاسیەکان هێندا هێرشیان کردوە سەر یەک، گەشتووەتە ئاستی شکاندنی ئێسکی یەکتر. ڕەنگە لە دوای هەڵبژاردن نەتوانن ئەوی ئێسکا بە ئاسانی ساڕێژ بکەنەوە و دانیشن بۆ چارەسەرکردنی کێشەکان. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.